وەک لە سەرەتای هەواڵەکانیشدا هاتبوو زۆربەی گەشتەکان گەشتی ئاسمانی نەکەر گەشتەکانی هێڵەکانی ئاسمانی تورکیا بەڵکو ئەو هێڵانەی ئەڵمانیاش کە دێن بۆ سلێمانی بە تەواوی ڕاگیراون هەتاکو 3 تەمموزی 2023 لەسەرم بابەتە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتر دەکەین کە داخۆ ئەمە چەند زیان نەکرد بە خەڵکی سلێمانی و بە ئەوانەی کە کوردانی تاراوگە کە هاتوچۆ دەگەن دەگەیەنێت و هەروەها لە ڕووی ئابووریشەوە میوانەکەمان زۆر بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندن ڕاستەوخۆ لە ئەنکاوەوە لەگەڵماندایە. جەنابی وەزیر شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی زیانێکی زۆر بە هاوڵاتیان و بە ئابووریش دەگەیەنێت. هۆکاری ڕاگررتنی ئەمە چییە و دەبێت چ بکرێ بۆ ئەوەی ئەو گەشتانە دەست پێ بکەنەوە؟ زۆر سپاس دەکەم جەنابی حاکم، هیوادارم لە تەندەروستیەکی باش بن. بەڕاستی هۆکارەکان وەکو ئەوەی ڕاگەیەندرا لەلایەن لایەنی تورکی وازح بوو، بەڵام لەلایەن ئێمەوە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن و بەرەوبەرایەتی گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی جانبە مەدەنیەکەی ئیدارە مەدەنیەکە ئیش و کارەکانیان بە شێوەیەکی ئاسایی بڕێوان بردیە و لە ئیدارەی مەدەنی فڕۆکەخانەی سلێمانی ئەوەی کە لە بەڕێز کاگهەندرێن بەرەوبەری گشتی کە بە وەزارەتەوە گەیشتووە بە هیچ شێوەیەک هیچ کێشەیەکیان نییە. ڕاگررتنی ئەم کەشتانە بەڕاستی زیانێکی گەورە یەک بە خەڵکی سەربەرزی سلێمانی دەگەینی، لەبەرەوە خەڵکی سەربەرزی سلێمانی ئێستا لەم بەهارەدا خەڵک لە دەرەوەی وڵات لە تەراوگە دێن بۆ لای خزمەکانیان و هەروەها سەردانی سلێمانی دەکەن و سەردانی کوردستان دەکەن. ئەمەی دیکەش بە دڵنیاییەوە زەرەرێکی گەورەی لە ڕووی هەروەها دارایی دەبێت، لە ڕووی اقتصادی و ئابووریشی دەبێت، نەک تەنها بابەتی داهاتی فڕۆکەخانە بەڵکو داهاتی گومروکەکان، داهاتی وەزارەتی ناوخۆ، ئیجەوازەکان، ئیقامە. بەخۆ دەزانی ینی فڕۆکەخانە وەکو هەر دەواازەیەکی سنووریە، بۆیە بەڕاستی ڕنگدانەوەیەکی خراپی دەبێت لە ڕووی ئابووریەوە و هەروەها لە ڕووی ئینسانیشەوە. زۆر باشە جەنابی وەزیر، یعنی ئێستا ئێوە دەمەوێت بزانم هەوڵەکانی ئێوە لەم بوارەدا چی دەبێت، چۆن پەیوەندی دەکەن هەم بەلایەنی تورکی بۆ خۆ دەزانی هەموو ئەو فڕۆکانە دەبێت بەسەر ئاسمانی تورکیادا بفرێ و بێت بۆ فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی. هەوڵەکانی ئێوە لەم بوارەدا چییە؟ بەدڵنیاییەوە ئاسمانی تورکیا ئاسمانێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و هەروەها بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گشت ئەو کەشتخانەی کە دێن لە بۆ زۆربەیان کە کوردستان دەبستنەوە بە ئۆڕۆپا و بە جیهاندا لە ڕێی ئاسمانی تورکیەوەدا دێ و ئێمە هاوکارانمان لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی ئاگاداری سوڵتای تایڕانی مەدەنی عێراقییان کردیە کەوا ئەوانش لە ڕێوان لە بۆ سوڵتای تایڕانی مەدەنی تورکی کەوا بتوانین ئێمە بزانین هۆیەکە چییە و چۆن بتوانین ئێمە چارەسەری بکەین. بەڵام ئەوەی کەوا دیارە ئەوەی کە ڕاگەیەندراوە تاکو ئێستا بە هیچ نووسراوێکی فەرمی بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن لەلایەنی تورکی بە ئێمە نەگەیشتووە، بەڵام ئەوەی کە ڕاگەیەندراوە بابەتەکە بابەتێکی ئەمنیە و بابەتێکە ڕەهەندی ئەمنی و عسکەری هەیە و ئێمە وەکو ئیدارەی مەدەنی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و لە وەزارەتی گواستنەوە گەیاندن کە سەرپەرشتی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەروەها پرۆژەی فڕۆکەخانەی نوێ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی دوهۆک دەکاتن، وەکو ئیدارەی مەدەنی ئەوەی ئێمە ئاگادارین لە هاوکارانمان هیچ کێشەیەک هیچ کەمتەرخەمیەک لە ئیدارەی مەدەنی نەبووە. بۆرەکانی عسکەری و سیاسی و هەروەها ئەمنی ئەمە پەیوەست نین بە ئیدارەی مەدەنی. زۆر باشە جەنابی وەزیر، دێمە سەر ئەو بابەتەی ئایا ئێوە چێ هەماهەنگیەک یاخود پەیوەندیەکان لەگەڵ وەزارەتی گواستنەوەی عێراق کردووە لەم بابەتە کە ئەمە زیان هەر بە خەڵکی شاری سلێمانی ناگەێنێ بەڵکو
بە تەواوی خەڵکی عێراقیشی دەگەێنێت چونکە لە ئەوروپاوە خەڵکێکی زۆر نەک هەر کورد عێراقیش لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی و دێن و دەگەڕێنەوە بۆ باقی عێراق. لەم بوارەدا هەماهەنگیتان لەگەڵ وەزارەتی گواستنەوەی عێراق چۆنە؟ لەگەڵ ڕێزدار جەنابی وەزیر ئێمە هەمانگەیەکەی باشمان هەیە لە بەغدا و هەروەها لەگەڵ بەڕێز سەرۆکی سوڵتەی تاڕانی مەدەنی و لە ئاخر سەردانیان بۆ هەرێمی کوردستان و لە هەڵسەنگاندنیان لەگەڵ ئایکاو لە بۆ فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر یەکەم دەرچوو لە ڕووی ئەمنی لە سەرتاسەری عێراق بۆ ئەم کارانەی کە بە سوپاسەوە بەڕێز بەرەوبەری گشتی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و هەروەها بەرەبەراتی ئاسایشی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و گشت ئەو بەڕێزانەی کە لە وەزارەتی ناوخۆ کە کارەکانی ئەمنیەتی فڕۆکەخانەی هەولێر دەکەن بە سوپاسەوە فڕۆکەخانەی هەولێر یەکەم دەرچوو سەر ئاستی عێراقدا. ئێمە لە پەیوەندیەکی باش داین هاوکارانمان لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی پەیوەندیان کردیە بە سوڵتەی تاڕانی مەدەنی و لە هەفتەی داهاتوودا دوای جژنی قیامەتی پیرۆز ئێمە ئینشاءالله سەردانی ڕێزدار وەزیری نەقل دەکەین لە بەغدا و هەوڵ دەدەین کە بتوانین وەکو بەشی مەدەنی ئیدارەی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی بتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین لەوەی کە پەیوەستە بە بواری مەدەنی. بوارەکانی دیکەی ئەمنی و عسکەری ئێمە بە هیچ شێوەیەک تەداخلیان ناکەین و هەر کێشەیەکی عسکەری و ئەمنی هەبێت دەبی ئەم بەڕێزانەی کە پەیوەستن و مختصن بەو کارانە ئەوان دەبی ئەو کێشانە چارەسەر بکەن ئەگەر ئەو کێشانە هەیە. باشە جەنابی وەزیر ئەوە دوو جار ئێوە ئەوەتان دووبارە کردەوە کە کێشەی ئەمنی یاخود سەربازی ئەگەر هەبێ ڕوونکردنەوەی زیاترمان ئەگەر بدەیتێ ئاخۆ هیچ کێشەیەکی ئەمنی و سەربازی هەیە کە وای کردووە ئەو گەشتەی فڕۆکەوانیانە بۆ سلێمانی ڕابگیرن؟ جەنابی حاکم وەکو بەڕێز ئاگاداری وەزارەتی گواستنەوە گەیاندن بە پێ یاسای وەزارەتی گواستنەوە گەیاندن کە لە پەرلەمانی کوردستاندا دەرچووە ئیدارەی مەدەنی فڕۆکەخانەکان دەکات یعنی ئێمە تەداخل ناکەین لە بواری ئیدارەی مەدەنی دەکاتن تەداخل ناکەین لە بواری ئەمنی فڕۆکەخانەکان بواری ئەمنی لە لای بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ و هەروەها ئاسایشە ئەمەی کە ئەم ڕاگەاندراوەی کە هەیە لە ڕاگەاندن جەنابشتان ئاگادارم باسی ئەوە دەکەن کە لایەنی تورکیا باس دەکەن وڵاتی تورکیاکەوە جم و جۆڵی پەکەکە زیاد بووە لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی. ئێمە وەکو ئیدارەی ئەمنی لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی وەزارەتی گواستنەوە گەیاندن و دوای ئەوەی کە پەیوەندیمان کرد بە بەڕێز کاک هەندرێن بەرەبەری گشتی و ئەوەی ئەگادار بووین ئەوان دەنێن ئێمە هیچ کەم تەرخەمیمان نەکردیە وەک ئیدارەی ئەمنی و هیچ ئاگامان لێ نییە لە بواری ئەمنی لەبەرەوە ئەوان ئیدارەی بواری ئەمنی و عسکەری ناکەن لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی بۆیە ئێمە هەموو هەوڵی خۆمان وەکو ئیدارەی مەدەنی دەدەین و بەتەکیدەوە ئێمە هەموو هەوڵی خۆمان وەک حکوومەتی هەرێمی کوردستان دەخەینە گەر بۆ ئەوەی بتوانین کە شتەکان بگەڕێنەوە و لە خزمەتی خەڵکی سەربەرزی سلێمانی بین. زۆر باشە جەنابی وەزیر ویستم ئەوە بپرسم ئایا ئەم ڕاگرتنە کە فڕۆکەخانەی سلێمانی گرتوتەوە ینی گەشتەکانی ئەو هێڵە ئاسمانیەکان ئایا ئەم گەشتانە بۆ هەولێر ئاساییە یاخود کێشەشی بۆ ئەوان دروست کردووە؟ بەخۆ دەزانی ینی ئێمە کەشت لە هەولێر بەڕاگررتنی کەش لە سلێمانی کەش لە هەولێر بە هیچ شێوەیەک زیاد نابیت بەڵام شینە ژمارەی مسافر زیاد بیتن کەشتەکان لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر بەردەوامن لە بۆ سەرتاسەری دنیا و هەروەها کەواتە کێشەیەک دروست نەبووە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەشتەکان ئاسایی دێن و دەچن؟ نەخێر نەخێر بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر. زۆر باشە جەنابی وەزیرانی ژمارەی ئەو هێڵە ئاسمانیانە ئەگەر زانیاریتانە بێ ئەو هێڵە ئاسمانیانە نەکەر هێڵەکانی تورکیا بەڵکو هێڵەکانی ئەوروپاش بە مەزەندە چەند هێڵ هاتوچۆی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی دەکەن؟ ژمارەکانی هێڵەکان ئێستا یعنی ئەگەر بە من تا گوت بە لیستێکە دەبی بینم بۆ جەنابەت بخینم بەڵام
جەنابتان دەتوانن هەر لە ڕێی برادران پامنێرانی کوردستان 24 لە بەرەبەرە گشتیەکانی فڕۆکەخانەکان وەربگرن بەڵام کێشەکە ئەوەیە نەک تەنها هێڵی ئاسمانی ببرێن تورکش ئێرلاین یان پێگاسۆس تەنها ڕاگیراوە بەڵکو ئاسمانی تورکیا بەرامبەر بە فڕۆکەخانەی نەدەوڵەتی سلێمانی ڕاگیراوە ئەمەش کەوا دەگەینی مەسەڵەن ڕحلەی دۆزلدۆرڤ و ڕحلەی ئەڵمانیا و ئەوانش ڕابگیرێت ئاسمانەکە ینی ئاسمانی وڵاتی تورکیا بەرامبەر بە فڕۆکەخانەی نەدەوڵەتی سلێمانی ڕاگیراوە. زۆر باشە زۆر بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.